یەکێکە لە دیمەنە تراژیدی و لە هەمان کاتدا کۆمیدیەکان کە مامۆستایەک 7 ساڵ لەمەوبەر بەهۆی پاشەکەوت و دواکەوتنی موچەکەیەوە ئەم ناڕەزایەتی دەربڕی و هەر بەو حەسرەتەوە سەری نایەوە. ناڕەزایی بۆ هەمان مەبەست و ئامانجی مامۆستا ئازاد حەمە خورشید بەردەوامە. تا ئێستاش حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان پرسەکەیان بەجددی وەرنەکردووە، وەک بڵێ چاوەڕوانی خۆپیشاندان و ناڕەزایی فراوانتر و خوێناوی بن. حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم لەگەڵ کۆتایی هاتنی ماوەی ئاسایی و یاسایی خۆیدا کەوتۆتە ژماردنی کار و پرۆژە و بەناو دەستکەوتەکانی. لە کاتێکدا کابینەی نۆ سەرەتاییترین مافەکانی هاوڵاتیان و فەرمانبەرانی دابین نەکردووە کە ئەویش دابەشکردنی موچەیە لە کاتی خۆیدا. تا دێت حکومەت لە پێدانی مافە سەرەتاییەکان بە هاوڵاتیان بێباکتر دەبێت و بەو هۆیەشەوە بازنەی ناڕەزایی فراوانتر بووە. لە بری چارەسەرکردنی قەیرانی موچە حکومەتی هەرێم بەردەوام بە پاسە و بیان و جۆرا و جۆر و نوێ یاری بە کات دەکات و لایەنی دەرونی و گیرفانی هاوڵاتیانیش هەپرون و ماندووتر دەکات. یەکێک لەو توێژانی لە ماوەی ڕابردوودا کەمترین ناڕەزاییان دەربڕیوە فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ بوون، بەڵام قەیران و بێموچەیی و ڕاگەیاندنی نیولیستی موچە ئەوانیشی هێنایە سەر شەقام و هەڕەشەی فراوانترکردنی ناڕەزایەتیەکان دەکەن. فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆران چاوەڕوان بوون سەرۆکی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم بارەلار و بڕیارە هەڵەکانی ئامۆزاکەی لە کابینەی پێش و چاک بکاتەوە و پارە پاشەکەوتکرا و موچە بڕاوەکانیان بۆ بگەڕێنێتەوە، یاخود هیچ نەبێت داواکردنی موچە نەگاتە ئەوەی ناچابن خۆپیشاندان و گرتبوونەوەی بۆ ڕێک بخەن. بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە 5 پاییز بەسەر دەسەڵاتی سەرۆکی ماوە بە سەرچوودا تا ئێستا چین و توێژەکان لە داواکاریەکانیان بۆ وەرگرتنی موچە لە کاتی خۆیدا بەردەوامن. ئەگەر لە ماوەی ڕابردوودا حکومەتی هەرێم شەڕی داعش و پەتای کۆرۆنا و ساوایی دەسەڵاتی پارتی و یەکێتی و مەترسی لە دەستدانی ئەزمون و بڕینی بودجەی هەرێم لەلایەن عێراقەوە فەرمانبەرانی لە داواکردنی مافەکانیان سار کردبێتەوە، ئەوە چیتر ئەو ئامانجە سەر ناگرێت و فەرمانبەران و هاوڵاتیان لەوە زیاتر قبوڵی ناکەن. لە ماوەی ڕابردوودا قەزاکانی پێنجۆن و دەربەندی خان و کفری کە لە ئێستاشدا بەردەوامی هەیە بۆ داواکردنی مافەکانیان بە 24 کاتژمێری لەسەر شەقامن. چاوەڕوان دەکرێت ئەگەر بێت و حکومەت لە پەراوێز خستنی فەرمانبەرانی بەردەوام بێت هەمان چارەنووسی ڕوبەڕووی ئەو توێژە مافخوراوەی کۆمەڵگە ببێتەوە، سەر ڕایمانگرتن و بایکۆتی دەوام و فەرمانگەکان